إيه جد ما قلت يعني أم دما جن كناسات كن لاي etymoloji de em dibêjin jin jiyan azadî komalgehî suruştî ewan hemû yan pêkava digirin dest ژیان ئازادی ژین ژیان لاانە ڕێبوارەوە لە کەرکووکەوە هاتوومە بەشداری ژنۆلۆژیام کردووە ئەم ژنۆلۆژیا سێ ڕۆژ بەردەوام بوو یەکەم ڕۆژمان پەروەردەی ژنۆلۆژیامان کرد دوانیوەڕۆ سواری ئەسب سواریمان کرد دووەم ڕۆژ پێکەوە ژیان فێری پێکەوە ژیان بووین دوانیوەڕۆژ چوینە شاخەوانیمان کرد چەند شوێنەوارێکی شاخمان ناسیەوە سێم ڕۆژ باسی پەروەردەی ئازادی دوانیوە ڕۆژ پرۆژەمانەوەیە کە مەلەوانی بەشداری مەلەوانی بین من وەک ژنانی گەنجی تێگۆشەرەوە هیوادارم ژنانی باشوور بەشداری ئەم کەمپینە بن بەشداری پەروەردەکان بن بەڕاستی شتێکی باشە بۆ ژنانی باشوور. من شاتو محەممەدم لە ژنانی گەنجی تێکۆشەر لە سلێمانیە بەشداری کامپی ژنۆلۆژیم کردووە کە ماوەی 3 ڕۆژە لە سەرەتای کەمپەکەدا کە یەکەم ڕۆژ بوو باس لە ژنۆلۆژی کرا وەزانستی ژنناسی چییە گرنگی ناسینی ئەم زانستە بۆ ژنان چییە پاش ئەوە لە دوانیۆڕۆیە چالەکی ئەسب سواریمان ئەنجامدا پاشان لێرە کە هەموو کچین ژمارێکی زۆر هەواڵانی کچ لە مەخمورەوە هاتون کە توانیمان پێیان ئاشنا بین و لە نزیکە و بیان ناسین بیرۆڕامانگۆڕیە و چەندەها بیرۆڕای جیازە بوو لە نێوان ئێمە کە ئەمە مای خۆشحاڵیە پەیوەندیگرتن لەگەڵ ژنانێکە کە بیرۆڕای جیازیان لەگەڵ تۆیە هەیە ڕۆژی دووەمی کەمپی ژنۆلۆژی باسکردن بوو لە هاوژیانی ئازاد کە ئەمە بەڕای من گرنگترین پەروەردە بوو بۆ ژنانی گەنجی ئێمە لەبەر ئەوەی ئێمە شێوازێ ژیانەکەین لە ناو کۆمەڵگایە هەمیشە ژن بە ژێردەستی هەمیشە ژن بە چەساوی ئەبینرێ بە تایبەتی لە پەیوەندی پێکەوە ژیاندا بۆی ئەم پەروەردەیە گرنگیەکی ئێوای هەیە وا لە ژنەکە کەسایەتی خۆی بزانێ ئەرک و مافەکانی سەرشانی خۆی بزانێ کە ژن وەکو بوونێکی سربەخۆ ببینرێ نەوەکو کاڵایەک ببینرێ خۆت وەکو ڕەگەزی دووەم ببینرێ و لە خزمەتی پیاوا بێ پاشان سەردانی لە دوانیۆڕۆدا سەردانی شوێنێکی شوێنەوەریمان کرد کە وەکو ئەنجامدانی چالاکیێکی شاخەوانی بوو ئەو ژمای خۆشحاڵیەک بوو بۆ ئێمە لەبەرەوەی توانیمان ئەو شوێنەوەریە لە نزیکەوە ببینین لە سێم ڕۆژی کامپینەکەدا باس لە ئیتیک و ئەستاتیک دەکەین کە جوان ناسی بەڕاستی ئەم لایەنەش بۆ ئێمە گرنگە یاخۆت چەنەها بیرۆڕای جیازمان زانی لەسەر ئەو بابەتە کە بەڕای ئێمە لە کۆمەڵگەی ئێمە جوانی لە چەند چوارچێوەیەکی داخرا و داقەتیس کراوە یاخۆت بەو پێی کە کۆمەڵگە یاخۆت سیستەم دیارریەکە ئێمە جوانی ئەزین بەڵام لێرەدا توانیمان لەسەر ئەوە قسە بکەین کە جوان بوون مافی هەڵبژاردنە ئازادبوونە ئازادبوونیش بەوە دێ کە ئێمە بتوانی خۆمان بناسین خودی خۆمان بناسین پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵگەدا چۆنە نەک ئەوەی کە کۆمەڵگە بۆ ئێمە دیاری کردو یاخۆت سیستەم بۆ ئێمە دیاری کردووە ئەو پێوەرانە لە دوا کاتجا کە بڕیارە چالاکیێکی مەلەوانی ئەنجام دەین کە دوا چالاکیەکە بێ و ئەمەش ماوەی خۆشحاڵێک بوو بۆ ئێمە بەگشتی ئەم پەروەردەیە گرنگێکی وای هەیە بۆ ئێمە ژنان کە بتوانین لە نزیکەوە پەیوەندی بەیەکەوە گرێ بدەین و بیرۆڕای یەک بزانین و بتوانین باز لەوە بکەین کە کۆمەڵگەی ئێمە تا چ ڕادێک تا چ ئاستێک ژێردەستە لە ڕووی مافەکانی ژنانەوە لە ڕووی خۆناسینەوە کەوامان لێکات زیاتر هەوڵی بەرەو پێشچوون بدەین و بەرەو ئەوە بچین کە ژنانی تری هۆشیار بکەینەوە لەم لایەنە وە لێرەشدا داوا لە هەر ژنێک دەکەم داوا لە هەر ژنێکی گەنجەکەم کە کامپینێکی لەم جۆرە ئەنجام دەدرێ کەمپینی ژنۆلۆژی کە باسم لەو کرد گرنگیەکی وای هەیە بۆ ژنان کە بتوانن خۆیان بناسن لەبەرەوەی زانستی ژن زانستێکە تا ئێستا باسی لێ نەکراوە یاخود ژن گرنگیەکی ئەوتۆی پێنەدراوە بەشداری تێدا بکەن تاوەکو بتوانن خودی خۆیان بەرەو پێش ببەن و هەروەها کۆمەڵگە کەشیان بەرەو پێش بەرن وەک ئاماژەشمان پێدا کە ژن بناغی ژیانە ئەتوانێت پەروەردەکەری خێزان و پەروەردەکەری کۆمەڵگاش بێ و ئێوەش بەشدار بن لە داهاتوە.